ئامۆسا بەهیات کوڕۆزای ئەحمەد بچکۆلە وریایە بەهیات کوڕۆزای ئەحمەد بچکۆل پیرۆزبایە لە بەبگوساوە هیوای بەخسۆری بەبگوساوە خواسیەوە بەخراستن لە بە بیوانەکان بژی بەهیات برازای مام ئەحمەدی خۆشەویستە بژی بەهیات بیان کاکاو باش ئامۆزای زاوە کاکاو بەشی خۆشەویست پیرۆزبایە لە بەبگوساوە هیوای بەخسۆری بەبگوساوە خوازیەوە بەخراستن بە بیوانەکان یەک پارچە یادوانە گۆشێکیان بۆ کاکا مادی زاوایی مام بەکرد بۆ چاوە جوانەکانی ئاڤان بژین بۆ کۆشێکیان خۆشمان بۆ کۆشێکیان